کاتەوە قیامەت هات وا ڕۆژی حساب نزیک بووە. خی گەورە لە قورئانە فەرمێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم وأنذرهم يوم الحسرة. ئەی محەممەد ئاگاداریان کەرەوە ئینذاریان کە بڕۆ خەڵکە بێدار کەرەوە بەهۆشیان بێنەرەوە کاکە خەڵک بێهۆشە سەرقاڵی دنیایە غافڵە بێ ئاگایە. وأنذرهم يوم الحسرة ئاگاداریان کاتەوە لە ڕۆژی چی؟ لە ڕۆژی حەسرەت و پەشیمانی و پەنجەگەزین. ئەو ڕۆژەی کە ئاوا خەڵکێکە هەر لە شتێ پەشیمانەوێتەوە پەنجەیەکە خاتە دەمی ئاوا دوان ئەچێ ئاواکە. بەزانن ڕۆژی قیامەت خی گەورە فەرمێ هەردوو دەستەکانیان ئاواهی ئەگەزن، هەردوو دەستی لە تاوە، هەردوو دەستێکا بە دەمی و قەپاڵی پیاکەی گەزێ کە ئەبینێ چ جەهەنەمێکی لە پێشە، چ حساب و کتابێکی لە پێشە، چ پردی سیڕاتێکی لە پێشە و هیچیشی پێ نییە. گاڵتەی بۆ ڕۆژە کرد کە مامۆستایەکی ئاینی ئاەتێکی قورئان و حەدیثێکی پێغەمبەری صلی الله علیه و سلم بۆ خێرۆپی پێکەنی. ئێستا کە هاتوتە بەردەمی ئاگرەکەەوە ڕۆژێک حساب و لێپرسینەوەکەیە فەی خۆیەکە ڕوت و قوت سەرپەتی پێپەتی خەتەنە نەکراو هێناویانەتە بەردەمی ڕەب العالەمین خوا خۆی قسەی لەگەڵاکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وإن منكم إلا يكلمه ربه يوم القيامة من غير ترجمان. كل یەکێ لە ئێوە ڕۆژی قیامەت پەروەردگاری قسەی لەگەڵەکە لەگەڵ خودی خۆیان بەبێ ئەوی تەرجمانە لەبەی نابێ خۆی قسە لەگەڵاکە. ذا قسەکردنەکەش چۆنە؟ بابای کافری ملهوڕ متەکەبیری لوتبەرز بەخۆناز کە لەم دنیایە خۆی لێ گۆڕابوو خۆی لێ ببوو بەخوا بە زەلیلی بە ڕوتوقوتی لە بەردەمی پەروەردگاریە هەڵەرزێ ئاوە هاتوتۆ بەردەمی و کەسەی کە گوێنی بەخوادا گاڵتەی بە پێغەمبەرانی خوا بە ئیمانداران نەکرد. خی گەورە پێڵێ ئەی فول لە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێڵێ ئەی فول. ئەزان ئەی فول یعنی چی؟ یعنی ها فڵانۆچکە فڵانۆچکە بە زەل بچووکێک هاتووە ها فڵان تۆ بوویەوە من خوام تۆ بوویەوە حساب بۆ ئەڵڵا بۆ قیامەت ناکەم. هەوەر سەیری وەقیفە لەگەڵ کێ؟ لەگەڵ خالقی عەرز و ئاسمانە. بەڕاستی ئەم غەفڵەتە موشکیلەیە.